بەڵێ سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی ناوتی من لەناو بازاڕی هەڵەبجەم لە یەکێک لە کارگە گەورەکانی بەرەمێنانی شیرینی دیارە ئەم کارگەی کە منی تێدام یەکێکە لە ئەو کارگانەی کە تایبەتمەندی و خەسڵەتێکی تایبەتی خۆی هەیە چونکە لەم کارگەیە ئەو شیرینیانەی کە دەفرۆشرێن شیرینی سوورین و ئەو کەسانەشی کە لێرە کار دەکەن ئەو وەستانەی کە لێرە کار دەکەن ئەوانەی کە لێرە کار دەکەن هەمویان خەڵکی ڕۆژاوای کوردستان ئەو شیرینیانەی کە لێرە دروستیەکەن تایبەتمەندی خۆی هەیە تاموچێژی تایبەتی خۆی هەیە وەستا ئەگەر بیتە لای منەوە قسێکم بۆ بکەی لەسەر ئەم شیرینەی کە دروستیەکەن سڵاو لێبێ لە شتان ساقی خوارستان بە ئەم جۆرە شیرینانەی کە دروستیەکەن چ جۆرێکە باس لە جۆرەکانی بکەین ئەوەی مە شیرینی سووری دروست دەکەن بە تایبەت بۆ خۆمان و لە لای خۆی فرۆشن هەموو جوورەکانی نەوعەکانی سووری نەوعی تورکی هەبێ چی نەوعی جوورەی هەبێ لە شیرینیەکانی خۆش دروست کرد بۆچی کارگەکە ناوی حەلەبە چونکە تایبەتمەندی شیرینیەکە سووریە و بە تاموچێژی ئێوە دروستە کرد بەڵێ ئێمە پێشتر کاتی هاتن ئێرە حەلەب شارێکی لە سووریای سەراحەت بەناوبانگە بە شتێ خۆش بە شێرینی بە خواردنێ خۆش زۆر بەناوبانگە حزمان کرد ئێمەژی بکەن بە ناوی حەلەب بۆ ئەم تشتانی خۆش لێرەش دروستیکەن بدن بەخە چۆنە خەڵکی ڕۆژاوای کوردستان هەمووتان لێرە کۆبوونەوە لەم کارگاییشەکە وەڵی هەمووی خۆمانە برا و کوڕی مام و ئەوانانە یعنی خۆمان هەمووی وەکو خێزانێکی یعنی چەند ساڵم کارگەیەتان کردو پێکەوە لە 2013 تقریبا دەست بە ئیشمان کرد ئەم کارکەمە داونا لێرە 2013 تقریبا مانگی 4-5 بوو پێش ڕەمەزانی 2013 بوو بازارتان چۆنە باس لە بازاری خۆتان تایبەت لە مانگی ڕەمەزانەی لەوانەیە خواستێکی زیاتر لەسەر شیرینی وەڵی سپاس بۆخوا بازارێمە الحەمدولە زۆر باش بازارێمە زۆر باش ئەم مانگی ڕەمەزانش هەر مانگی بە تایبەت مانگی شیرینی مانگی ڕەمەزان هەروایە خەڵک فێر بووە کە شیرینی زۆر لێ بخۆ شتێکی خۆش بخۆ باس لە جۆرەکانی شیرینی پێوە کامەشان زۆر خواستی لەسەرەوە هاوڵاتیان ئەیکڕن وەڵی خەڵک زۆر حەز لە زنود دکن لە کونافە دکن اینجا بێژگا ئەمانە ئەم شوێنیەتر کە پەقلاوە بڕمەی سووری هەیە ئەوانەی جی بە فستە قۆڕۆنی خۆمانە و ئەم تشتانە نرخەکانی چۆنە وەڵی نرخەکانی ئێمە حز ناکەن بەرز بگەن سەراحەت لە ئەم وەزع حەزگن ئێمە دائم یعنی یارمەتی خەلکان بیکەن نرخەکی هەرزان بێ ینی ئێمە ئەو قازانجی زۆر یعنی نامەوێ مەسەلەن ئەو قازانجی زۆر بێ حەزگم خەلک لێ رازی بۆ خەلک تشتێکی خۆش بخۆتەوە ئێستا کام شیرینیە لێرە پیشانمان بی کامە زۆر خواستی لەسەرەوە پێکاتەکانشی باست پێکاتەکانی بکەی کە چییە وەڵی ئەمە کونافەی خامەی ئەوەژی زنودە ئەوەی ترژی پەقلاوی فستەقە پەقلاوی گوێز هەیە نەوعەکانی تر هەیە هێلانە هەیە هێلانە زۆر سەردەبە سەراحەت خەلک زۆر حەز لێ دکن بەڵام بە تایبەت لەم مانگ زۆر زنود و کنافە زۆر سەرف دەبن سەلام سپاس خوا ڕزق بە ئینشەڵڵا ئەمە باسێک بوو لە سەرێک لە کارگەکانی شیرینی کە یەکێکە لە کارگە گەورەکانی دروستکردنی شیرینی لە هەڵەبجە کە بووە بە سەرچاوەیەک بۆ دابینکردنی شیرینی بۆ دوکانەکانی تر هەروەها بۆ بۆنە و ئاهەنگەکان و تەنانەت لەم ڕەمەزانەیە هاوڵاتێکی زۆر ڕوو لەم دوکانە ئەکەن و شیرینیە بنەوە بۆ بەربان